بەڵێ وەک بینیمان ساڵانە لە چەند ناوچەی شارێمی کوردستان لافاو دروستە بێت، بەڵام ئەمساڵ لە سەر ئاستی سەرجەم پارێزگاکان ڕێوشێنی پێویست گیراوەتە بەر بۆەوەی کاریگەریەکانی لافاو تا ڕادەیەک کەم بکرێتەوە ئەگەر هەڕۆشیدا، چونکە بەداخەوە ساڵی پار و ساڵانی ڕابردوو ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەهۆی لافاوە لە هەرێمی کوردستان زیانمەند بوون. ئێمە لەسەر کەشوهەوای کوردستان و گلدانەوەی ئاو لە کوردستان قسەکەین. میوانێکمان هەیە لەسەر ئەم بابەتە دکتۆر ڕێبەر مزوری، شارەزای ژینگە و کەشوهەوا. دکتۆر بەخێر بێن ستۆدیۆی کوردستان 24. بە شێوەیەکی گشتی گۆڕانکاریەکانی کەشوهەوا وای کردووە ینی پێشبینی دروست نەکرێت بۆ ئەو گۆڕانکاریانەی کە ڕوەدەن لەسەر ئاستی جیهان. ئەمە کاریگەریەکانی لەسەر ناوچەکەی ئێمە بە شێوەیەکی گشتی و دنیاش چۆن بووە ئەم بابەت؟ بەڵێ بێگومان پێشتر ئەگەر بگەڕێنەوە بوو تەنانەت 10-15 ساڵ پێش ئێستا پێشبینیکردن تا ڕادەیەک کە قسەیەکی دەکرد دەگو ڕێژەکە بەو جوورە دەبێت گۆڕانکاریەکی وە بەسەری نەدەهات. بەڵام ئێستا لە دەرئەنجامی گۆڕانکاریەکانی کەش و هەوا ڕاستە تەکنۆلۆژیای باشمان هەیە، داتای باشمان لەبەردەستە، دەزانی کەی شەپۆڵەکە بێت، دەزانی کەی هەورێکە لە شوێنەکان چڕ دەبنەوە، بەڵام جووری دابارینەکان گۆڕانکاریەکی ڕێگیان بەسەر داهاتووە، کەواتە پێشبینیکردنی ئەو بڕەبارانەی کە بە تەواتی لە شوێنێک دادەنێت زۆر ئەستەمە. هەر بوویش ئێستا هەم لە کوردستان هەم لە جیهانیش زۆر شوێن تووشی لافاوە دەبن، چونکە لەوانەیە تو بە پێشبینی توی بڵێن نزیکەی 20-25 یاخود 15 میلیمتر باران باری، بەڵام دەبینی لە 3-4 کاتژمێرێکدا زیاتر لە 50 میلیمتر باران دەباری. جا بێگومان دەبێتە هۆی ڕوودانی لافاو و کارەساتی سروشتی لێ دروست دەبێتەوە. هەنێک گۆڕانکاری تریش هەبوو بە تایبەتی بۆ نمونە لە ساڵانی لە 2 ساڵی ڕابردووە ناوچە بیابان نشینەکانیش بارانگرتیەوە و لە هەنێ شوێنیش تا ڕادەیە بەفر ئەچوو بۆ ئەو ناوچانە. ئەمانە چۆن؟ بەڵێ بێگومانجا ئەگەر گۆڕانکاریەکی ڕێگی لە سیستەمی کەش و هەوا کەشناسیدا ڕوودا بێگومان ئەمە کاریگەری لەسەر هەموو شوێنەکانی دنیا دەکات. جا هەر شوێنێک بە پێی هەڵکەوتەی شوێنە جوگرافیای خۆی بوون. ئەگەر تەماشای وڵاتە عەرەبیەکان بکەین ئەوانە تەنانەت لە وەرزی هاوینیش لە لافاویان هەبوو. ئەگەر تەماشای وڵاتە ئەوروپیەکان بکەن لەبەر ئەوەی کە متەئەسرن بە کەشی دەریای ناوەڕاست دەبینین لەم چەند ڕۆژەدا لە چەند شوێنێک لە ئەوروپا تەنانەت لە ئەسپانیا کە هەورەکان لە شوێنێک چڕ دەبنەوە بە پێی ئاراستە و جوڵە و چڕی هەورەکان ئیتر لە شوێنێک دادەنێت. جا شوێنەکە هەور نازانێ ئایا پێشتر لێرە لافاو ڕووداوە یان یاخود ڕوو نەداوە. لەبەر ئەوە هەورەکە لە شوێنێک لەو شوێنێکە کە بارگەوی دەبێت و کە دەبێتە هۆی دابارین بارانێکە لە شوێنەکە دەبێتە هۆی ڕوودانی لافاو و هەروە کارەساتی سروشتی لێ دەکەوێتەوە. طبعاً هەموو لایەکە زانین باران سوودی زۆرە بە تایبەتی بۆ زەوی و بۆ کشت و کاڵ و بۆ باخداری بۆ هەموو شتێک ئینسان. بەڵام ئەم جۆرە بارانە بە خوڕەی کە ئەبارێت ئەمە یەک چەند زەرەر لە زەویەدا، دوو ئەو سوودەی کە ئێمە لە بارانەی بینین ئەتوانین لەو شێوازە بارانباری نەبین. بێگومان بارانی بەخۆر ئەگەر بڵێن ئامادەکاری بە تەواوەتی لەو بکرێت دەتوانین لە زەرەرەکانی کەم بکەینەوە. باش وەکوچی ئامادەکاری بۆ نمونە ئامادەکاری بۆ نمونە لە ئامادەکاریەکان لە بارانی بەخۆر ئەتوو ڕێژەی زەوی خاکی لەو شوێنە زۆر بێت، نەکەم و بینایە بێت، نەکەم و جادە بێت، نەکەم و قیر بێت، نەکەم و تو خاکت هەبێت، چون ئەگەر تو خاکت هەبێ یان سەوزایت هەبێ بە شێوەیەکی سروشتی ئەوەکە دەچتە ناخی زەویێت تەنانەت ئەگەر بارانەکە چەندیش بەخۆر بێت. بەڵام ئەگەر ناوچەکە یاخۆ ڕووبەرەکە کەم بێت ئیتر ئەوەکە دەبێتە چ؟ دەبێتە ئاوی ڕۆیشتوو، دەبێتە ڕەنۆ، دەچێتە سەر شەقامەکان. لەوانەیە شەقامەکان لەوانە مەجارەکان ئیستیعابی ئەوەکە نەکەن، ئیدی ئەوەکە بەسەر شارعەکان دەکەوێت و دەبێتە هۆی ڕوودانی لافاو و کارەساتی تری لێ دەکەوێتەوە. زۆر باش. لەم ماوانەی ڕابردووە لە یان با بڵێن لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانە هەڵمەتێکی باش هەبوو بۆ دروستکردنی پۆند و بەنداوەکان. یعنی ئێمە ئەگەر پارێزگای هەولێر بە نمونە وەرگرین زۆر جار بەهۆی ئەو کۆبوونەوەی ئاوی لافاو و باران و ئەوانەوە لە ناوچەکانی دەرەوەی شارەوە ئاوەکە هەدووە ناو شار و لافاو دروستە بوو. یەک ئەم بەنداوانە چەندێک کاریگەریان هەیە لەسەر یانم پۆند و بەنداوانە بەگشتی چەندێک کاریگەریان هەیە لەسەر کەمکردنەوەی
دروستبوونی لافاو دووەمیان چەند سوود بە ناوچەکەیەکی بێگومان دەتوانم بڵێم یەکێک لە باشترین کارەکانی کابینەی نوێم بەڕاستی دروستکردنی بەندەوەکان بوو. یعنی کوردستان هەڵکەوتەی جگرۆفی تو دەتوانانی بەندا و پۆندی زۆر دروست بکەیت. شوێنی زۆرمان هەیە کە شیاون و دەبێت بکرێنە بەندا و پۆند. بە خۆشحالیەوە ئەم کارەمان بینی. ئەگەر ئێستا لە مانگی دەستکرد تەماشا بکەیت کە بوونم لە تەماشای سەدی گومە ئەسمان دەکەی یان بەستوڕە دەکەی کە لە مانگی دەستکرد تەماشا دەکەی کە ناوچەیەکی فراوانی گرتو بەڕاستی جێ خۆشحالیە. بەندا و پۆند کاریگەری ئەان دەبێت لەسەر بڵێن زیادکردنی ئاوی ژێرزەوی بۆ گەشتیاری بۆ کشت و کاڵی، بەڵام ئەمەی لە هەولێر دەگوزارێت بە تاواتی جیاوازە. بەڕاستی ئەمەی لە هەولێر دەگوزارێت لە هەولێر ئێمە کێشەی لوکەڵمان هەیە. یان لافاوەکە شوێنیە، کێشەکە لە شوێنەکەیە، کێشەکە لەوەنی کە ئەتو بەندەوەیەک بە دووری 20 کیلومتر لە شاری هەولێر دروست بکەیت تو بڵێ من کێشەی لافاوی هەولێر حەلەکەم نەخێر. کێشەی هەولێر خودی شاری هەولێرە. کێشەی هەولێر دەبێت لە ناو شاری هەولێردا حەل بکرێت. دەبێت ڕێگاوبانەکان، سیستەمی مەجاریەکان و هەروەها ڕووبەری خاکی کە دەڵێم ڕووبەری خاکی یان شوێنەکە بە خاک بمێنێتەوە یانیش بکرێتە سەوزایی. زۆر جارم قسە دەکەم دەڵێم دەکرێت باشترین و بەبەهاترین زەوی لە ناو شاری هەولێر بێت بەڵام خاک بێت یان سەوزایی بێت. ئەگەر ئێمە ئەو عقلێتە قبول نەکەن ئێمە لە چەند ساڵی داهاتوودا تووشی کارەساتی زۆر گەورەتر دەبینەوە. کێشەی هەولێر کێشەی شوێنیە، کێشەی لوکەڵە. دەتوانی کێشەی لافاوەکە دەبێت لە شوێنی خۆیدا حەل بکرێت. بە خۆشحالیەوە لە چەند شوێنێک لە 6 مەتری تەنانەت لەسەرم ڕێگەی پیرمام نزیک گران ماجدیمۆل چەند کارێک کرا، مەجارێک دروست کرا کە حەجمیان گەورە کرا. بێگومان بە دڵنیاویە کاریگەریان دەبێت لەسەر کەمکردنەوە، بەڵام ئەم کارانە دەبێت بۆ هەموو شوێنەکانی تری هەولێر بکرێن کە معڕزن لەبوو بەرزبوونەوەی ئاستی ئاو و هەروەها ڕوودانی لافاو. زۆر باشە، بەڵام ئەوەی کە هەڵکەوتەی ئەم شارە تەختە، ینی لە ڕۆی تۆپۆگرافیەوە با بڵێ بڵێ ئەمە چەند کاریگەری هەیە لەسەر ئەمە ناتوانێت بڵێن زۆر تەختە، چونکە هەولێر 400 لەبوو 450 متر لە ئاستی ڕۆی دەریەوە بەرزە بەڕاستی و ناشتوانین بڵێن 100% حکوومەت پلانی نەبووە بۆ ڕوبەڕووبوونەوەی لافاوە، بەڵام هەولێر شارێک بووە خواستی لەسەر بووە، ئیشی لێ بووە، بزنسی لێ بووە، خیندنی خەڵکی لێ بووە، ئیتی خەڵکێک بووە، یعنی شارێک بووە، شارێکی بڵێم شارێکی گەشتیاری بووە کە تۆ زۆر حەز لەسەر شارێکە دەبیت ئیتی یەکێ نیشتە جێبوون زیاد دەبیت و ڕێگابان زیاد دەبیت و دەتوانم بڵێم پلانەکە 100% ئامانجەکەی نەپێکا بەڕاستی، چونکە تو لەگەڵ گەورەبوونی شارێکە تو دەبی پێشبینی گۆڕانکاریەکانی کەش و هەواش بکەی و هەموو فاکتەرانە بە هەند وەربگریت کە ئەتو پرۆژەیەک لە شوێنێک دروست بکە. دەبێت و پێشە لە بیدایەتدا راپۆرتی ژینگەیی وەربگری، تەماشای راپۆرتی ژینگەیی بکەی ئایا هەڵکەوتەی شوێنی جوگرافی ئەم شوێنە گونجاوە بوو شارێک، گونجاوە بوو ئەپارتمنتێک، پاشان بڕیاری بدەیت. بێگومان ئەمە دەبێت کاری لەسەر بکرێت و ئەم کێشانە حەل بکرێت. بەڵێ دکتۆر ڕێبەر مزوری شارەزای ژینگە و کەش و هەوا سپاس.